مامۆستایان و فەرمانبەران سڵاوی ماندوو نەبوونتان لێ دەوێت. با سبەی ناو بنین ڕۆژی یەکشەمەی گەورە. بەڕێزان وەک ئاگادارن زیاتر لە 3 ساڵە ئەم دەسەڵاتە بە بڕیارێکی نایاسایی موچەی سەرجەم فەرمانبەرانی کەم کردوێتەوە. هاوڵاتیانی کوردستان بە دۆخێکی ئابووری خراپ تا گوزەر دەکەن و ئێمەش ناڕەزایەتیەکانمان بە چەندین شێوە بەردەوامی پێداوە. بەداخەوە کۆتا بڕیاری حکوومەت ئەگەر چی لە ژێر فشاری شەقامدا بوو بەڵام لە ئاستی داواکاری و خواستەکانی شەقامی ناڕازاییدا نەبووە و پێمان وایە ئەم هەوڵەی دەسەڵات جگە لە بەڵێنێکی خەڵەتێنەر هیچی تر نییە. هەر بۆیە لە بەرامبەردا بە پێویستمان زانی خەباتی مەدەنی فراوان درێژە پێ بدەین چونکە دڵنیاین فشارەکانمان کاریگەری بووە و دەبێت. بۆیە لێرەوە ڕای دەگەێنین سبەی یەکشەمە 1/4/2018 کاتژمێرنەوە لە بەردەم دادگای سلێمانی کە خێوەتگەی ناڕەزایەتیەکانە خۆپیشاندانی فراوان بەڕێوە دەچێت. بۆیە داوا لەسەر جەمچین و توێژەکان و تەواوی فەرمانگە و قوتابخانە و زانکۆکان دەکەین لەگەڵ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشدار بن لە یەکشەمەی گەورە وەک وەڵامێک بۆ ئەو فشارە ئیداریانەی کە دژی ناڕەزایەتیەکان دروست کراوە.